ئەم کاتە باشڕێ ئیتر ئەو شەڕی لە نێوان رووسیا و ئۆکرانیا لە عرادایە دەگاتە ئاستی بەکارهێنانی چکی نوکلێری و یانیش گەشتۆت ئەو ئاستە یاننا ئەو ڕۆکە لەسەر ئەمە ڕادەوەستین هەروەکو دەزانن ئەم جارە ڤلادیمیر پوتین کە لە دوایین جار ئیتر قسەی کرد بینیمان کە ئیتر پەنجەکانی خۆی ئەمزارە نەجوولاندن ڤلادیمیر پوتین بەردەوام لە کاتی قسەکردندا ئەگەر شتێک لە ئارادانە بێت لە شوێنی ئاساییدا پەنجەکانی دەجوولێنێ دەستەکانی دەجوولێنێ ئیتر بەو شێ بەڵام ئەم جارە لەسەر یەک مێزدا ڤلادیمیر پوتین پەنجەکانی ئیتر بە تەواوەتی ئەتوان بڵێن ڕاگرتبوون گرتبوون ئەمە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی مرۆڤ تێبگای کە نیشانەی ئەوەیە خۆی کۆنتترۆل دەکات بە شێوەیەکی زۆر زۆر کۆنتترۆل کراو قسە دەکەم هاوکات هەر لەو ماوەیەدا ئیتر لەو سەردەمانەدا کە بینیمان جۆ بایدن فەرمانیدا بۆ ئەوەی ئەو چەکە دوورهاوێژانە ئیتر چەکی دوورهاوێژی ئەمریکی و حتا چەکی دوورهاوێژی بریتانی شادۆ بۆ کە لە ناو خاچی رووسیادا بەکاربهێنرێن کە ئەمە زلێنیسکی 3-4 ساڵە خەریکی ئەو کارەیە بەریتانیەکان چاوەڕێی ڕۆژێکی دیکەیان دەکرد بەڵام دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ لە هەڵبژاردندا بردیەوە و ڕوانگەی دۆناڵد ترامپ بۆ رووسیا بە تایبەتی و بۆ شەڕ بەگشتی لە بەرچاوانە دیارە بەڕەچاوکردنەوەی ئەمە و بینیمان لە دوو حوتوی ڕابردوودا وەزیری دەرەوەی ئێستای ئەمریکا گەیشتە بڕوکسل و لەگەڵ وڵاتانی ناتۆ و وڵاتانی ئەوروپا و بە تایبەتیش لەگەڵ بەریتانیا کۆبووە دوای ئەوە ئیتر ئەمە هات کە ئیتر جۆ بایدن ڕێگایدا هەتاوکو ئێستا ئەمانە پشتڕاستیان نەکردوتەوە بەڵام بە درۆژیان نەخستۆتەوە و لە پراکتیکدا دەبینین ئێمە کە موشەکەکانی دوورهاوێژی ئەمریکا و بریتانیا یعنی مەبەستمانە ئاتاکامس و شادۆیە ئەمانە لە ناو خاچی رووسیا بەکار هاتوونە و ڤلادیمیر پوتین ئەمەی یەکلایی کردەوە دوای ئەوە چی ڕوویدا تەماشامان کرد بە ئەمەشتان نیشان بدەم هەروەک بە ئەمەش تەماشا بکەین یەک دەقەت کە بزانم دەیهێنمە سەر ئەوە چی بەسەر هات نەماوە بەڵێ ئەمە هەروەکو دەبینن لێرەدا ماریا زاخارۆفا Алло. Да, у меня брифинг. Да, хорошо, спасибо. بەڵێ بینیتان ئەمەش ماریا زەخارۆفا بوو لە کۆبوونەوەی دوایی چاپەمەنیدا جاری یەکەمە ئێمە ئەمە دەبینین کە ئیتر قسەکەری وەزارەتی دەرەوە یعنی دیپلۆماتێک لە کۆبوونەوەی چاپەمەنیدا تەلەفۆنی خۆی هەڵگرێ لە کاتێکدا کە تەلەفۆنەکە هەڵدەگرێ ئیتر دەنگەکەی کراوەیە دەنگەکەی دەڕوا و لەوێدا ئیتر سەربازێک قسەی لەگەڵ دەکا مەبەستمان ڕنگ بێ سەر فەرمانداری سوپای گشتیبی ئەڵێ لەسەر بەکارهێنانی موشەکی رووسی وەکو وەڵامدانەوەیەک بۆ بەکارهێنانی موشەکەکانی ئەمریکایی و بەریتانی بۆ ناو خاچی رووسیادا هیچ لێدوانێک مەدە ئەمە مانای ئەوەیە کە ئەمە کاری دیپلۆماتێک نییە بەڵکو ئەمە کاری خودی ڤلادیمیر پوتینە ئیتر ئەمانە هەموو پێمان دەڵێن کە لە ئایندەدا ڕنگ بێشتی نوێ ڕوو بدەن بۆ ماریا زاکارۆفا ئەم قسەی ناکات چونکە وەکو وتم لە دکتۆرینی چەکی نوکلەریدا و ینی شەڕی بەرفراوانی رووسیادا رووسەکان ئیتر ئەم جۆرە بڕیارانەوە یانیش ڕاگەیاندنی بەکارهێنانی چەکی نوکلەریوانیش موشکی دوورهاوێژی کیشوەری ئەم دەسەڵاتە نادەنە دیپلۆماتێک ماریا زەخارۆفا وەکو دیپلۆماتی حسابی بۆ دەکرێت ئەمە دەبێت یان سەرفەرمانداری سوپا و یانیش ڤلادیمیر پوتین واتە سەرۆکی وڵات بەگشتی قسە بکە هەروەکو باسم کرد ڤلادیمیر پوتین ئەمجارە پەنجەکانی خۆی دەستەکانی خۆی تند گرتبوون بە دەستێک دەستەکەی تری کۆنتترۆل دەکرد و پەیامێکیدا لە پەیامەکەیدا گوتی پەیام بۆ
گەلەکەم و بۆ دوژمنان موشکی دوورهاوێژی هایپەرسۆنیکی ئاتاکامس و شادۆی بەریتانی لە ناو خاکی رووسیا بەکار هاتوون و ئێمە بە تەنیا سوپای ئۆکرانیانە بەڵکو ئەمانەی ئەم موشەکانە بەرهەم دێنن و دەیدەن بە سوپای ئۆکرانیا ئەمانە بە تاوانبار و بە بەرپرسیار دەزانین هیچ کەسێک ناتوانێت ئەو موشەکانە لە دژی رووسیا بەکار بێنێ ئەگەر بێت و ئیجازەیان ئیزنیان مۆڵەتیان لەو لایەنە وەرنەگرتە بێ کە ئەو موشەکانە بەرهەم دێنی و دەیداتە سوپای ئۆکرانیا و پوتین لە هەمان کاتدا زۆر بە ڕەحەتیەوە ئەڵێ ئەمە چارەنووسی شەڕ ناگۆڕێ بەڵام ئەمە بمانەوێ نەمانەوێ رووسیای بردەوە ناو دکتۆرینی بەکارهێنانی چەکی نوکلەری و ئێستا کە دەبێ بزانانی ئەو چەکە لەکوێ بەکاردێ چۆن بەکاردێ حاڵە لاوازەکان شوێن کەینی بەکاردێ ئەمە زۆر زۆر گرنگە بەڵام پێشتر ئەم لەسەر ئەم جۆرە موشەکانە ئیتر هەم موشەکە ئەمریکیەکان هەم موشەکە بەریتانیەکاندا ڕێککەوتنێک هەبووە ئەو موشەکە بینمە سەرخەت بڵێ ڕێککەوتنێک هەبووە ئەو ڕێککەوتنەش لە ئەگەر هەڵە نەبم لە ساڵی 1970 بەسترا و ئەمە لە نێوان ڕیگاند و گۆرباتشۆڤ بوو بەڵێ لەم سەردەمەدا ئەو ڕێککەوتنە ساز کرا بۆ ئەوەی ئەم جۆرە چەکانە بەکار نەهێنرێ بەکار نەهێنێن هەردوو لایەن ئیمزایان لەسەر کرد خۆی لە خۆیدا لە ساڵی 1984 قەیرانێکی موشکی هەبوو یعنی لە درێژەی قەیرانی بەکارهێنان و بەکارنەهێنانی چەکی نوکلەری و یانیش ڕاکێشانی کارتی چەکی نوکلەری لە شەڕی کوبادا کە لە نێوان ئەمریکا و سۆڤێتدا هاتە ئاراوە لە دوای ئەوە جاری یەکەمین بوو 1984 قەیرانی بەکارهێنانی ئەم جۆرە موشەکە زل و زەبەلاحانە هاتە ئاراوە هەروەکوتم لە ساڵی 1970 لە نێوان ڕیگاند و گۆرباتشۆڤدا ئیمزاکرا و دۆناڵد ترامپ لە 2019دا ئەمەی دووبارە کردەوە یعنی ئەم ڕێککەوتنی جارێکی تر ئیمزای لە سەردانا و هەندێک موشک و چەکی دیکەش خسترانە ناوی چونکە هەروەکو وتم دۆناڵد ترامپ لەو سەردەمەدا ئێستاکەش ڕوانگەیەکی تایبەتی بۆ شەڕیە و دۆناڵد ترامپ ڕوانگەیەکی تایبەتی بۆ سیاسەتی ئەمریکا لەمەر رووسیا هەیە ئەو ڕوانگەیە دیموکراتەکان نیانە و ئەم ڕوانگەیە لەگەڵ ڕوانگەی بەریتانیەکاندا یەک ناگرێتەوە بەریتانیەکان بە تەنیا لە سەردەمانێکدا دۆستی رووسیا بوونە ئەویش لەو سەردەمەدا کە ناپلیۆن بۆناپارت پەلاماری رووسیا دەدا و دوای ئەوە ئیتر بە 200 هەتا 200 پەیوەندیەکان دەمێنن بەڵام دوای ئەوە پەیوەندی نامێنن و بەریتانیا من پێشتریش باسم لەوە کردووە ئەگەر مرۆڤ گوێ لە استراتیژیستەکانی بەریتانیا بگرێ گوێ لە استراتیژیەکانی MI6 بگرێ یعنی استخباراتی بەریتانیایی تایبەت بە سیاسەتی دەرەوە لەوێدا ڕوانگەی استراتیژی بەریتانیامان بۆ ڕوون دەبێتەوە کە بەریتانیا دەیەوێت بە تەواوەتی دەست بخاتە ناو ئەوە هیچ ئاوەگرمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستمە دەریای سپی ناوەڕاستە بپارێزی و کەندا و بپارێزێ دەریای سوور بپارێزێ لە هەمان کاتدا دەریای ڕەش بەحری ڕەش شوێنێکی زۆر زۆر استراتیژیە لە بۆ بەریتانیا و ئۆکرانیا شوێنێکی زۆر زۆر استراتیژیە چونکە ئۆکرانیا هەم بەریتانیا بە دەریای ڕەش دەبستێتەوە بە قەفقاسیا دەبستێتەوە و لە لای باکووریەوە ئەگەر بێت و ئاستەنگەکانی لە بەردەمدا هەڵبگیردرێن بە تایبەتی بەلاڕوس ئاستەنگی بەلاڕوس ئەوە ئەتوانێت خۆی بگەینێتە باڵتیکی سەر و ئەمە استراتیژی بەریتانیا بۆ ئەوە بەریتانیا و سیاسەتی ئەمریکا لە هەموو لایەکەوە لەگەڵ یەکتری کۆکنین لە بۆ ئەمریکا رووسیا وڵاتێک نییە کە هەژمونگەراییەکەی هەڕەشە بێ بۆ سەر هەژمونگەرایی مطلقی ئەمریکا بەڵام چین ئەکرێ ئەمە بێ و چین ئێستا بەڕێوەیە بەرەو ئەو ئاراستەیە دەڕوا لە بۆ هەندێک ئیتر تەماشامان کرد لە دوای شەڕی ئۆکرانیا کە شەڕی ئۆکرانیش من پێشتر زۆر دۆکیومنتاری بەرنامەم لەسەر سازکردونە لە ئەرشیفی کەناڵەکەمدا دەیان بینن یعنی شەڕی ئۆکرانیا بەر لەوەی دروست ببێ بە 15 ساڵ بە MI6 لە تورکیاوە لە ئۆکرانیاوە ئامادەکاری بۆ دەکرد ئامادەکاری بۆ دەکرد و گەیاندیە ئەم ئاستەوە مەبەستەکەشیان ئەمەیە ئێستا کە دەیانەوێت لەو دوو مانگەدا چی بکەن
دەبێ ئێمە باس لەوە بکەین. بەڵام وابینەوە سەر قسەکانی پوتین ئایا پوتین لەو هەڕەشانەیدا تەماشا دەکەین زیاتر تەماشا دەکەین پەنجەی تاوان بۆ بەریتانیا درێژەکە چونکە پوتینیش دەزانێت هەتاوەکو بەریتانیا لە شوێنێکدا ڕانەگیرێ بەڕاستی زۆر زەحمەتە ئەوان بتوانن ئەمریکا ڕابگرن. من چەندین جاری دیکە باسم کردووە یعنی بەریتانیا لەمەڕ ڕووسیا ئەتۆ نابێت تەماشای ئەمریکا بکەیت تەماشای دەمی سیاست مەدارانی ئەمریکا بکەیت دەبێت تەماشای دەمی سیاست مەدارانی بەریتانیا بکەیت ئەوان بەنیازی چین ئەوان گەشتنە شوێوە پوتین ئەمە دەزانێت لە بۆ هەندێ ئێستا کە بەڕای من لەو قسانەی پوتیندا ئینسان شتێک تێگە ئەویش ئەوەیە کە بەکارهێنانی ئەو موشەکانەی کە ئەکرێ کلااوی ئەتۆمی هەڵبگرن يعني ئەمجارە کە لە ئۆکرانیا بەکاری هێنا لە گەورەترین بارەگای سەربازی کۆنی ویانیش پیشەسازی کۆنی ئۆکرانیاییدا ئەمە کلااوی ئەتۆمی لەسەر نەبست بەڵام ئەم جۆرە موشەکە کە دەیبین ئەکرێ زۆر بە ئاسانی کلااوی ئەتۆمی لەسەر ببستی و ئەم جۆرە موشەکانە موشکی وێرانکردن و ئەم جۆرە موشەکانە لەلایەن ڕادارەکانیشدا بێگومان نادۆزرێنەوە چونکە خێراییەکەیان زۆر بەهێزە ڕادارەکان ناتوانن بیان دۆزنەوە و زۆر زەحمەتە ئەتۆ بتوانانی بەهێزی بەرگری ئاسمانی ناتۆ ئەو موشەکانە پەک بخەی لە ئاسماندا و ئەگەر لە ئاسمانیشدا پەکت خست بێگومان ئەمە بە هەمان شێوە هەرکێشەیە. ئێستا کە بەڕای من پوتین ئەمەی ئەمجارە لە ئۆکرانیا بەکارهێنا ڕنگ بێجارێکی دیکەش بەکاری بێنێتەوە ئەمجارە لە سنووری پۆلۆنیا یعنی بمانەوێ نەمانەوێت ئەڵقە لاوازەکان یعنی هەروەکوتم پوتین لە قسەکانیدا ئەڵێ ئەو موشەکانە لە ئایندەدا بەردەوام دەبن لە تاقیکردنەوە و ئەڵێ بە ئاشکرا ئەڵێ بارەگای سەربازی ئەو هێزانەی پشتگیری ناتۆ دەکەن لە ئەوروپا دەکەینە ئامانج یعنی ئەمریکا ناکاتە ئامانج ڕنگ بێ سەرەتا بەریتانیاش نەکاتە ئامان سەرەتا بەڵام دوایی ڕنگ بێ بگاتە ئەم ئاستە و کاتێک گەشتە ئەم ئاستا ئیتر کار لەکار دەترازێ بەڵام کە ئاڵێ تاقی دەکەینەوە مەبەستی ئەوێ تاقیکردنەوەی ئەم جارە جیاوازتر دەبێ وە کە ئێستاکە لە ناوەڕاستی ئۆکرانیای تاقی کردەوە ڕنگ بێ ئەم جارە بچێتە سەر سنووری ئۆکرانیا و بە احتیمالی زۆر سەر سنووری پۆلۆنیا دەبێت چونکە هەموو پەیوەندیە فیزیکیەکانی نێوان ناتۆ ئۆکرانیا لە سنووری پۆلۆنیاوە دەبێت سەربازەکانی ناتۆش هەر لەوێ ئامادەکراون بەگشتی 100 و قسوور هزار سەربازی ناتۆ ئێستاکە لەو سنوورە لە ئامادە باشیدایە بێگومان مێدیاکانی خۆرئاوە هەروەکو هەموو جارێک دووڕوویەکیان پێوە دیارە یعنی وەکو بڵێ هەڕەشەی بەکارهێنانی ئەم جۆرە چەکانە کە کلااوی ئەتۆمی هەڵدەگرن جاری یەکەمە پوتین باسی دەکەن نەخیر لە ساڵی 2022دا زلێنسکی چەندین جار باسی لەوە کردووە کە ئەوان ئەتوانن ئەگەر کار بگاتە ئەو ئاستە ئۆکرانیا بکەوێتە ژێر هەڕەشەی بە تەواوەتی ژێر هەڕەشەی پۆستاڵی سەربازەکانی رووسیا ئەوان ئەم جۆرە چەکانە چونکە هەردوو ئەو چەکەی بەکار هاتوونە هەردوو چەکیش ئەتوان کلااوی ئەتۆمی هەڵبگرن مەبەستم چەکە بەریتانیەکان و چەکە ئەمریکیەکانە و چەکی دیکەشیان هەیە و یان ڤەرسیۆنی جیاوازتریان هەیە کە مۆسکۆ زۆر بە ئاسانی تێدەپەڕێنێ ئەوانش ئەکرێ کلااوی ئەتۆمی هەڵبگرن و زلێنسکی تەنانەت 2 ساڵ 3 ساڵ بەر لە ئێستا ئەم جۆرە قسانەی دەکردن بەڵام مێدیاکانی خۆرئاوا خۆیان لە جێری دەدا و ئێستا کە دەنگوەیەک بڵاو دەکەنەوە وەکو بڵێ ڤلادیمیر پوتین جاری یەکەمە ئەم هەڕەشەیە دەکەن بێگومان ئەمە لێرەدا مەبەست لە بەرگریکردن لە سیاست و لە کەسایەتی ڤلادیمیر پوتین و سیستەمی ئەوتۆکراسی رووسیای ئێستا نییە بەڵام ئەوە حقیقەتێکە کە میدیای خۆرئاوا نایهەوێ هەموو حقیقەتەکان نیشانی خەڵک بدە. ئیتر هەروەکو باسم کرد لێرەدا ئامانج یعنی ئامانجی رووسیا لە ئایندەدا ئەگەر بێت و ئۆکرانیا ئەو موشەکانە جارێکی تر بە ئاراستەی رووسیا بتەقێنێ ئەو جارە رووسیا پێم وایە بارەگا سەربازیەکانی ئەمریکیەکان بەریتانیەکان لە ناوچەکە دەکاتە هەدەف یعنی بەریتانیا و ئەمریکا ناکاتە هەدەف بەڵام بارەگا سەربازیەکانی دەکاتە هەدەف و پوتین باشکرا شتێکی کەشی وت کەوتی ئێمە کاتێ ئەمانەمان بەکارهێنان خەڵکی سڤیل ئاگدار دەکەینەوە کە شوێنەکە چۆن بکەن یعنی لێرەدا پوتین دەیەوێ پەیامێک بە خەڵکی ئەوروپا و بە تایبەتیش بە خەڵکی ئۆکرانیا ڕابگەینی کە ئێمە ئەو موشەکانە بەکاردێنین بەڵام لێرەدا ئامانجمان کوشتنی مناڵ و ژن و خەڵکی سڤیل بەگشتی نییە یەک دوێمینیان لەو سنوورانەدا
يعني تماشاکە ئەستۆنیا لیتوانیا ئەم جۆرە وڵاتانی کە ئەندامی ناتۆنەوە لەسەر دەریای باڵتیکن ئەمانە هەر هەمویان لە سەتادا لە سەتا 15 حتا لە سەدا 20 ڕێژەی دانیشتوانەکانی ڕووزمانەکان بێگومان کاتێک رووسیا ئەو موشەکانە بەکاربێنێ هەندێک هەستی ئەو خەڵکە ڕەچاو دەکاتەوە ئەو مانای ئەوە نییە لە بەرخاتری ئەمانە ئەو چەکە بەکار نایێنێ بەڵام لە پەیامەکەدا ئەمەش هەیە کە ئاڵێ ئێمە پێشتر خەڵکی سیڤیل ئاگدار دەکەین و ئایا نیو سعات پێشتر 10 دقیقە پێشتر 20 دقیقە پێشتر ئەمە شتێکی دیکەیە ئەو چەکەی ئێستا کە رووسیا بەکاردێنێ ئەو موشکی ئۆڕشنیک هەروەکو وتم یەک لەو موشەکانەیە کە تاوەکو ئێستا رووسیا بەتەنیا لە فیستیڤالە سەربازیەکاندا ئیتر دەری خستونە ئەو فیستیڤالە سەربازیانە لە کۆشکی کرملین ساڵانە ساز دەکرێن هەمومان ئەو جۆرە موشەکە دەبینین بەڵام ئەمە جاری یەکەمە لە مەیدانی جەنگدا بەکار دەهێنرێ ئەنجام ئێستاکە بەرەو چێ دەچین ئەمە زۆر گرنگە بە بۆ چوونی من کێشەی سەرەکی بۆ رووسیا هەروەکوتم ئەمریکانیە بەڵکو بەریتانیا کەواتە بەریتانیا دەستبەرداری دەکات لە ناڕحەتکردنی رووسیا لە ناوچەکە یاننا ئەمە پەیوەندی بۆەوە هەیە رووسیا ئەگەر بێت و بەریتانیا بەڕاستی واز لە منێنی رووسیا ناچارە شتێک بکە لە بەرامبەر بەریتانیا ینی هەروەکوتم سەرەتا هەوڵ ئەدا ئەو موشەکانە لەناو خاچی ئۆکرانیا بەکاربێنی پاشان لەسەر سنووری ئۆکرانیا و پۆلۆنیا بەکاربێنی پاشان ئەکرێ لە وڵاتانەی کە دراوسەی رووسیان و ئەندامی ناتۆن ئەمە بەکاربێنێ بەڵام ئەگەر بێت و ئەمەشیان سوودێکی نەبوو ئەمە بە ناچاری پوتین دەبێ بکەوێتە ناو تەڵەکە و ئیتر تەڵەکەش ئەوەیە موشکێکەوەیانیش دوو موشەکە لە بەریتانیاویانیش لە سوپای بەریتانیا بگرێ و بێگومان بەریتانیاش وەڵامی دەبێت بەڵام وەڵامەکە تا چه ئاستێک دەبێت ئایا ئەم هێزانە ڕاسیۆنالیتەیتی عاقڵمەندێتی ئەم هێزانە دەگاتە ئەو ئاستا کە کۆتایی بە یەکتری بێنن ئەمەشیان جێگای پرسیارە بەڵام بێگومان من لەو قەناعەتەدام ئەگەر بێت و پوتین لەو شەڕەدا زۆر تەنگاو بکرێ و بەروە ڕووخان ببردرێ ئیتر لەو دوو مانگەدا احتیمالی زۆر هەیە پوتین ئیتر ئەم چەکە بەکاربێنی وە کڵاوەی ئەتۆمی تەکتیکیشی لەسەر ببەستێ ئیتر پۆلۆنیا وڵاتانی باڵکان وەکووتم هەر هەمویان خاڵی هەرە لاوازی ناتۆ یعنی ئەگەر رووسیا بیهەوێ پەلاماری ناتۆ بدا دەبێت سەرەتا لەو شوێنانە پەلاماری ناتۆ بدا و لەوێدا ناتۆ تاقی بکاتەوە و لەوێدا دەست پێ بکە کێشەکە ئەوەیە هەروەکووتم لەوێدا خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی هەن بەڵام ڕووسەکان بە پێی خۆیان تەدبیرێکی وایان ئێستاکە داناوەتە ئیتر لە گوتارەکەی ڤلادیمیر پوتینیش دەردەکەوێت ئەڵێ ئێمە کاتێ ئەمانە بەکاردێنین خەڵکی سڤیل پێشتر ئاگدار دەکەینەوە و لە بیرمان نەچێ لە کۆمەڵێک وڵاتی دیکەی دەوروبەری رووسیا ئەگەر سەدیسەد دراوسێش نەبێت بەڵام دەوروبەری رووسیا وەکو تورکیا وەکو ئەڵمانیا وەکو ڕۆمانیا وەکو یۆنانیش بۆمبی نوکلێری ئەمریکی هەن ئایا ئەمانە دەبنە هەدەف یوانیش نابنە هەدەف ئەمەیان لەو کاتەدا دەبینین کاتێک شەڕەکە بە تەواوەتی لە دەست دەرچوو بۆ شەڕی بەکارهێنانی چەکی نوکلەری تەکتیکی لەوێدا احتیمالی زۆر هەیە ئیتر رووسیا لەو شوێنانەدا بەکاربێنێ ئیتر هەروەکو بینیمان پێش بڕیارەکەی بایدن شۆڵسی ئەڵمانی پەیوەندی تەلەفۆنی جاری یەکەمین لەگەڵ پوتین کرد و ئەمە هەنگاوێکی دیپلۆماسی زۆر گرنگ بوو بەر لە هاتنی دۆناڵد ترامپ ئامادەکاریەکی زۆر گەورە بوو و ئەمە دەنگوێکی زۆر گەورەی دایەوە بەڵام زۆربەی زۆری چاودێرانیش لەو کاتیشەوە پێیان وابوو ئەمە گرنگ نییە گرنگ ئەمەیە بەریتانیا چی دەکە بەریتانیا بەر لە هاتنی دۆناڵد ترامپ چی دەکە ئەمە زۆر گرنگە و لە هەمان کادا تورکیامان هەیە کە تورکیاش وڵاتێکە هەروەکو دەبینێت پەیوەندی ئابووری و ئاسایشی و ئەمن و کۆمەڵێک خاڵی لاوازی هەیە و کۆمەڵێک ترسیان لە رووسیا هەیە و کۆمەڵێک دۆسیایان لە دەستی رووسیادا هەیە دۆسیای هاوکاریکردنی داعش دۆسیای کودەتاکەی 2016 و نهێنیەکانی و کۆمەڵێک دۆسیای دیکەی نهێنی و خاڵی لاوازی حکوومەتی ئێستای تورکیا لە دەستی ڕووسەکاندایە بۆیە تورکیا بەڕاستی من پێم وانە خۆی بگەینێتە ئەو ئاستا کە تەواو پابەندی ڕێنماییەکانی ناتۆ بێ لەو بارەیەوە و ئەمە ڕەنگ بێ بگاتە ئەو ئاستەی کە
رووسیا حیسابێکی تایبەت لە بۆ تورکیا بکە ئەگەر بێت و تورکیا بەو شێوێ بمێنێتەوە خۆی لە خۆیدا تورکیا لە دوای 2016 هەتاوەکو ئێستا ئەو کۆمەڵە سەر فەرماندار و فەرماندە سەربازیانی کە دەستگیری گرتوونە بە ناوی ئەوانەی ئەندامی ڕێکخراوەکانی سەر بە فەتحوڵا گولەنن ئەمە ڕاستیەکی وای تێدا نییە بەڵام ڕاستیە سەرچەکە ئەمەیە ئەمانە فەرماندار و کەسایەتی نزیکی ناتۆ لە ناو سوپای تورکیادا ئەمە بە ڕێنمایی و ویانیش بۆ ڕازیکردنی رووسیاوە ئەنجامدراوە بۆ ئەوەی لە کاتێکدا ئەم کێشەیە ڕوویدا ئیتر تورکیا بتوانێت لەگەڵ رووسیا سیاسەتی باڵانس و سیاسەتی ئیدارە بەڕێ ببە بەڵام ڕۆمانیا و یۆناان بەروەچێ دەچن ئەمە کێشەیەکی زۆر جیاوازترا و ئایا سیستەمی بەرگری ئاسمانی ئەمریکا تا چڕادێک دەتوانێت ئەڵمانیا و ڕۆما و یۆناان بپارێزی ئەمەشیان تا ڕادەیەکی دیکە جێگای پرسیارە بریتانیا وڵاتانی ئەنگلۆ سەکسۆن لەو دوو مانگەدا هەوڵ ئەدەن بەر لەوەی ترامپێ رووسیا ناچاری بەکارهێنانی چەکی نوکلێری بکەن ئیتر ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر رووسیا بەکاری نەهێنێ کێشەیە و ئەگەر بەکاریشی بێنێ لە هەمان کاتدا کێشەیە ئەمە دەبێت لەوانەیە ببێتە هۆی کاوەی کە سیستەمی نوێی جیهانیدا رووسیا دەربکرێت لە ئەنجومەنی ئاسایش بۆ نمونە رووسیا دەربکرێت لە کۆمەڵێک دام و دەستگای دیکە ڕوئیتر رووسیا دەربکرێت وانیش هەوڵێکی وا بدەنیتر بۆیە دوو مانگی زۆر سەخت لە بەرامبەر سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتیندا هەن ئایا ڤلادیمیر پوتین بەڕاستی مامەڵەیەکی چۆن ئەو دوو مانگە لەگەڵ ئۆکرانیا و بە تایبەتیش لەگەڵ بریتانیا و ئەمریکادا دەکات ئەمەیان هەمویان بەیەکەوە دەبینین بەڵام هەروەکووتم بەڕاستیش ئەمانە دوو مانگی زۆر سەخت دەبن لە بەرامبەر جیهان لە بەرامبەر رووسیا و لە بەرامبەر لە هەمویان گرنگتر لە بەرامبەر ئەو لایەنانەی کە پەیوەندێکیان لەگەڵ ناتۆ هەیە و پەیوەندێکی دیکەشیان لە ژێرەوە لەگەڵ رووسیا هەیە وەکو تورکیا ئەمە بەڕاستی دوو مانگی زۆر سەخت و دوو مانگی زۆر قەلق دەبن بابزانین لە ئایندەدا چۆن دەبێت بێگومان ئەگەر شتێکی وە ڕوو بدە ئەمە کاریگەری ئەمە لەسەر ناوچەکەمان دەبێ بە تایبەتیش لەسەر تورکیا لەسەر سووریا و لەسەر ئێران ئەو کاریگەریانە زۆرتر دەبن و ئەمە کاریگەری ڕاستە خۆی لەسەر سیاسەتی کوردیش دەکاتن لە ناوچەکە هەتا بەرنامەیەکی دیکە کاتێکی خۆشتان بۆ خوازم تکایە کەم تەرخەی مەکەن لە لایک لە کۆمنت لە پرسیارکردن و بە تایبەتیش ئەمانەی کە تاوەکو ئێستا نەبوونە ئابوونەمەند هەوڵ بدەن بەر لەوەی شەڕەکە گەرمتر بێ ببنە سوبسکرایب کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو سوبسکرایب بکەن بۆ ئەوەی لە ڕووداوەکاندا و لە شڕۆڤەکردنی پشت پەردەی ڕووداوەکاندا ئاگدارتان بکەینەوە تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشناو